چەمی ڕۆح نوێترین کتێبی دکتۆر ڕێبوار فەتاحە کە گوڵچنی زیاد لە 3 سەدەی شیعری جیهانیە بە زمانی کوردی. سەبارەت بە کتێبی چەمی ڕۆح میوانداری دکتۆر ڕێبوار فەتاحمان کردووە و گفتوگۆی زیاتر دەربارەی ئەم کتێبە دەکەین. دکتۆرگیان سڵاو لێبێ بەخێر بێت. زۆر سپاس دەکەم. بیرۆکەی کۆکردنەوەی 3 سەدە شیعری جیهانی و پاشان وەرگێڕانی بۆ سەر زمانی کوردی لەکوێوە سەرچاوەی گرت؟ یەکەم جار بەڕاستی ینی ئەمزانی ئەمانە کۆکەمەوە بن بە کتێبێک، بەڵام سەرەتا زۆرتر وەکو شیعرێکە خۆم چێژم لێدی ئەم کرد بە کوردی. هەم چێژم لە وەرگێڕانەکەی دیکە کونوکە لەبەری زمانی کوردی پێناسانم، هەم کونوکە لەبەری زمانی ئینگلیزی و کللتوری ئینگلیزی پێناسانم. ئیتر لەوێەوە تقریبن ڕەوا بزانم یەکەم شیعر لەوێکە وەرم گێڕاوە 25 ساڵەمەوە پێشە، ساڵی 2000. ئیتر وردە وەردە ئەمانە کۆبوونەوە، بەڵام کە بیرۆکەکە هات سێنم کرد شیعرێکی زۆر زۆرم هەیە ئەتوانم لە جۆرێک مێتۆدا کۆی بکەمەوە. ئیترەوە بۆ کۆم کردەوە بۆ جۆری ئێستا لەم کتێبایە وای بینن. دەستان خۆش بێ. بەچی و بە کێ سەرسامیت و کتێبەکەت ناوناوە چەمی ڕۆح؟ چەمی ڕۆحە بەڕاستی زۆرتر سەرسام بە شاعیرانی یان بە فەلسفەی سۆفیزم کە ڕەنگە جەلالەدینی ڕۆمی پێشڕۆیان بێت، بەڵام دیارە تەنیا ئەو نییە. زۆر شاعیری دیکە هەن وەکو مەنسووری حەلاج و وەکو فەریدەدین عەتار و وەکو کەبیر و زۆرن سەرسام بووم بەوانە کە زۆرتر ئێمە لە شیعر وا تێگەین شتێکە تۆ بۆ خۆشی خوێنیتەوە، بەڵام کە شیعری سۆفیە خوێنیتەوە سیرەکەی دید بەرامبەر کردگارە گۆڕێ، کردگار لە دەرەوە ئەهێنێتە ناو دڵی تۆوە. ئیتر ئەوەش لەوە ئەمە چەمێکە بە ناو خاک و نەتەوە و گەلی جیاوازە تێپەڕێ و ڕۆحیان کۆکاتەوە هەمووی لێرە هەیە. دەستان خۆش بێت. کە شعرەکان دەخوێنیتەوە بە زمانێکی زۆر پاراوی کوردی، شعرەکان وەرگێڕاون. ئایا ئەمە مەبەستە یان شعرەکان وا دەخوازێت؟ دیارە مەبەستمە کە تەنها وابزانم چێ شعرم بە قاڵب وەرگێڕاوە، بەڵام ئەوانی دیکە بە زمانی شیعر وەرگێڕاوە کە توێ خوێنیتەوە ئەزانی شیعرە. زۆر لام مەبەست بووە کە خوێنەر تێ بگا شیعریش زمانە، وەکو چۆن ماتماتیک زمانە، وەکو چۆن کوردی زمانە. ئەگەر ینی بەڕای منیش ئەگەر کەسێک نەزانێ شیعر چییە و چۆن ئیشەکات ڕەنگە لە شیعر تێنەگات، وەکو ماتماتیک، وەکو فیزیا، وەکو زانستێکی دیکە. شیعر جوانیەشی خۆی هەیە، کونوکە لەبەری خۆی هەیە، شیعر تەماویە، شیعر وشەی جیاواز بەکارێنیە، شیعر مێتۆفۆ بەکارێنێ و زۆر شتی دیکە کە ڕەنگە کورد شاعری زۆر بێ، بەڵام ئەمە ڕەنگ بەشدارێکی جوان بکە بۆ شیعری کوردی. بەڵێ. کە سەیری شعرەکان دەکەین یان سەیری ئەو شاعیرانە دەکەین کە لە کتێبەکەی جەناب تا هەیە، ئەو شاعیرانەشی تایە کە بۆ نمونە ئێمەی کورد زۆر ئاشنا نین لە لای ئێمە، بۆ نمونە شاعیرانی چین و ژاپۆنی تایە. ئەم شاعیرانە تا ڕادەیەک ئێمە زۆر درکمان پێ نەکردووە. لە پاڵ شاعیرانی چۆنەڵێ ئەوانەی کە ناوبانگیان زیاترە، لە پاڵ ئەوانە شعرەکانی ئەوانیش کراون بە کوردی. ئەمە چ مەبەستێکە؟ ینی دیارە خۆم سەرسام بووم بەو شاعیرانە بۆیە شعرەکانیانم بۆ جێڕاوە، هەروەها سەرسام بووم بەو شیعرانەیان، چکام شاعیران هەموو شاعرێکە لێرە هەیە شعری زۆرە، بەڵام من لەو هەموو زۆرە چەند شعرێکم وەرگێڕاوە سەرسام بووم پێی. هەروەها ینی مەبەستیشم بووە کە جۆرێک لە بیرکردنەوەی شیعر بە شاعری کورد بناسیێنن. خۆ ڕەنگە ئەوەش لەوە سەرچاوی گرت بێ کە بە بۆچوونی خۆم شیعری کوردی نێوەند، ئەوەی کە پێڵێن کوردی سۆرانی لە بازنەیەکە قەتیسە. خۆ ڕەنگە پێویستی بە کتێبێکی وابێ یا بە چەندین کتێبی وە بۆ
بۆی بتوانێت ئەو بازنەیە بکاتە و تێکەڵ بە ئەدەبی جیهانی بکات، تێکەڵ بە کللتوری جیهانی بکات. یعنی ئێمە زۆرتر یەک نەوە شێعرەزان یا دوو نەوە شێعرەزانین. شێعر زۆرە بە ئەمانەی لێران لە سەدەی هەشتەوە دەست پێەکەن، ئەوانەی بە تایبەتی چینیەکان تاکو دەگەنە سەدەی 20 تیان نییە. یعنی ئەمە هەمووی تێکەڵێکی زۆرە نزیکەی بەهای کۆکانەوە نزیکەی 200 شعرێک 60 شاعرە. ینی ڕێنگەمە نامەوە بین بکەم بڵێم خۆم دەرەخەم، بەڵام بڕوان ناکەم کۆکراوەی وە تا ئەمڕۆ کرابێ بە کوردی. هیچ هەوڵێکی لەو جۆرە هەیە کە کەسانێک کە بن هەوڵ بن نەک لە تەنیا لە زمانەکانی تری شەوانێ ئەم جۆرە کتێبانەیان ئەم جۆرە شاعیرانە کۆبکەنەوانێ و بیخەنە بەردی دەی ئێمە و تا چەند گرنگیشە ئەم جۆرە ستایلە ئەم ستایلە بێتە نێو دنیای خوێندنەوەەوە. دیارە شعر وەکو زمان وایە تۆ ئەگەر 2 زمان 10 زمان 20 زمان بزانیت معناوێ ئەقلێکی فراوانتر هەیە و دیدەشی زۆر بڵاوترە هەیە بەربڵاوە هەیە بۆ ژیان. بەڵام کە شاعیر تەنیا شعری کوردی خوێنەوەتەوە شعرە نووسێ یا تەنیا عەرەبی و کوردی و فارسی خوێنەوەتەوە شعرە نووسێ زۆرتر لە قاڵبێکا دەمێنێتەوە. بەڵام کە تۆ جۆرێکی تر لە شعری پیشانەی لە شعری نازام ئەمەری شێوە بۆ شعری ژاپۆنی بۆ چینی بۆ هەندی بۆ عەرەبی ئەو وەختە تۆ مەودایەک شعرێ خەیتە بەردەم کە ئەتوانێ ئەو یەکێکیان هەڵبژێرێ یان لێیشیان بات هۆت. ینی پێناسێکی تایبەت بۆ شیعر نییە تۆ توانی بەو جۆرە بینوسی کە خۆ دەتوێ. بەڵام دیارە ئەبێ بنەمای شعری تێداوێ، بنەمای شعر زۆر گرنگە. هیچ هەوڵێک هەیە کەسانێک هەبن کە ئەم شاعیرانەی کە بەڕێستان کۆتان کردوێتەوانەیە کتێبێکی لەم جۆرە بڵاو بکەنەوە بیخەنە بەردی دەی ئێمەی کورد؟ من نەمدیوە بەو جۆرا و جۆریە. ڕەنگە هەبێ کتێبێ لەسەر یەکێک لەمانە بۆ نمونە نزار قەبانی یان جەلالەدینی ڕۆمی، بەڵام نەمدیوە کە ئەم هەموو سەدەیە کۆبکاتەوە لە سەدەی هەشتەوە بۆ سەدەی 20. دیارە فۆکەسی تایبەتم لەسەر سەدەی 19 و 20. بەڵام پێشەویش کۆمەڵێکی زۆرم وەرجێڕاوە کەوانە لە بەشی یەکەمان. سەرباری ئەوەش لە بەشی دواییە کە نزیکەی 19 لیریشیش گۆرانی وەرجێڕاوە بۆ ئەوەی کە چونکە بەڕاستی لیریشی گۆرانی کوردیش قەتیسە هەر لەوانەی حەسەن زیرەک و ماملێ و عەلی مەردانە پێویستە لەو قاڵبە بچێتە دەرەوە. گۆرانی ئەتوانێت زۆر زیاتر لەوە بڵێت کە گۆرانی کوردی ئەیڵێت. جاو 19 لیریکم وەرجێڕاوە کە گۆرانی ناسراوی نێودەوڵەتین. هەندێکشیان خۆم یادگاری تایبەتمە لەگەڵیانە لەوانە ڕەنگە فلیمی سەنگام بێ یان نازانم مەسەلەن کریستال گەیڵ بێ ئەوانی دیکە. هەمیشە دکتۆر ڕێبوار هەگبەی پڕە. دوای چەمی ڕۆح چیمان پێشکەشەکەیت؟ دوای چەمی ڕۆح کۆمەڵێ شێعرم هەیە کە بە ئینگلیزی نووسراون، ئەوانە ڕەنگە بکەم بە کتێبێک. بەڵام بەڕاستی پرۆگرامی سەرەکیم ئەمڕۆ نووسینەوەی بیرەوەری خۆمە، نەک بیرەوەرێکی ترادیشنەڵی کە ئەوەنگە لە دایک بووم ئەوەنگە مردوومەوە وام لێت ئەوە نا یا مەسەلەن سوزانم واژیام و چوومەداوە. زۆرتر دەستکاری ڕووداوەکانم نەکردووە، دەستکاری کەسەکانم نەکردووە، بەڵام ئەندێشە سازانە کۆم کردوونەتەوە. وەکو بڵیت ئەتوانین بڵێ ڕۆمانێکە گرفتم نییە چیناوانێ ناوی بنێن، بەڵام گرنگەوەیە کە بزانن کە ئەو کاراکتەرانەی من لە ژیانە دیومە ئەو ڕووداوانم هیچی نەگۆڕیوە، بەڵام دواتر کاراکتەرەکان کۆکەم و گفتوگۆکەن ئەوم گۆڕیوە. ینی هەندێک بەتایبەتی ساڵانێکی زۆرەژیت وەکو من خەڵک زۆرە بینیت ئەم کەسانە هەیانە شەهیدە، هەیانە ماوە، هەیانە زانم ئاوارە بووە لە زیندانایە. ئەمانە هەمووی کۆبنەوە لە 4 چاپتەری پێش ئەخیر باسی بەهای مرۆڤایەتیەکەن، وەکو سوزانم عیشق، خۆشەویستی، ڕق، توموتیژی، کوشتن،
مردن ئەمە هەمووی بە شێوەیەکی فەلسەفی گفتوگۆی ئەم پایانەی ژیانەکەن یا ئەم بنەمایانەی ژیانەکەن. دەستە خۆش بێ. تا چەند گرنگە نووسەران و شاعیران و ئەوانەی کە کتێبیش وەرئەگەڕنا سەر هەر زمانێک بێت تا چەند گرنگی بە دیزاینی کتێبن. بۆ نمونە ئێستا کە سەیری دیزانی کتێبەکەی بەڕێز دەکەم بەڕاستی سەرنجڕاکێشە. بۆ گرنگە و تا چەند گرنگە کە نووسەران یا وەرگێڕان یان شاعیران گرنگی بە دیزانی کتێبەکان بن. دیارە ئیستاتی یا دیزاین یان جوانی لە هەموو شتێکە هەیە. ئێستا جوانێکی زۆر لە توا هەیە کە بۆ جوارە خۆ گۆڕیوە. بەڕاستی ینی هەمومان ستایلێکمان ئێستا من کە ئاواتم ستایلی خۆمە ستایلێکی تایبەت بە خۆمە. کتێبی ژوایە ئەگەر بەڕاستی سەرنجڕاکێش نەبێ تۆ تااقەتی نییە دەستی بیت و بیخوێنیتەوە. ئەو جوانیە ئەو دڵگیرەی ئەو ئیستاتیشیە لە شیعرا زۆر گرنگە لە شووا دێڕەکەنی کۆتایی پێت. گفتوگۆی زۆر گەورە هەیە لەسەر تاقە شیارێکی ئینگلیزی کە ئایا شاعیر لە دوای ڕستەکەیەوە نیشانەی پرسیاری داناوە یا نیشانەی سەرسوڕمان شارێکەیە زۆر بەناو بانگە. ئەمەش زۆر گرنگە کە تۆ بزانی لە شووا هەر لە شعری کوردیە. بۆ نمونە تۆ شعرێکی کوردی خوێنیتەوە بە عروز نووسراوە سیرەکەی عروزەکەی لێ تێک چووە نابێ لێ چووچە مەسە شاعرێکی وەکو نالی شاعرێکی وەکو تاربەگی جاو یا مەحوی تۆ بڵێ لە وەزنی شعری عەرەبی نەزانی بێ نا ئەوە دوایی بە تێپەڕبوونی کات ئیتر دەما و دەماتەوە کەسێک گۆڕیوێتی زۆر ئەوەی مەسەڵەن شێری عەلی عەرفەغا ئێستا لەژێر کاریگەری ئەو بزوتنەوە سیاسیە ئاینیە زۆریان گۆڕیوە کە بەڕاستی من شێرەکەم لەبەرە وان نییە. ڕاستە. دکتۆر ڕێبوار زۆر سپاس کە ئامادە بووی لەگەڵمانە هیوای سەرکەوتن و بەردەوامی بۆ بەڕێستان دەخوازم. من سپاسیەوە زۆر سپاس.